سڵاتان لێبێ خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بەدیداری ئێوەی ئازیشا دەبینەوە. چەمکی سازان ئەو چەمکەیە کە ئێستا قسە و باسی زۆری لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانی لەسرە. ئایا چەمکی سازان دا چەند کاریگەری لەسەر پرۆسەی دیموکراسی هەیە؟ چەمکی سازان کە ئێستا لە عێراقدا قسە و باسی لێوە دەکرێ و لایەنە سیاسەکانی پەیوەست کردووە، ئایا ئەو چەمکەیە کە گواستراوەتەوە بۆ هەرێمی کوردستان، ئایا ئێستا لە هەرێمی کوردستان پێویستە پابند بن لایەنە سیاسەکان بە چەمکی سازانەوە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە باڕێزان دکتۆر کەمال کەرکووکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان، کاک سعدی ئەحمەد پیر ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان، کاک فەرهاد مەلا ساڵح ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان. زۆر بە خێراتنتان دەکەم. سەرەتا با پێکەوە ئەم راپۆرتە ببینی. مانگی ڕابردوو سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو لیژنەی لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان ئەرکی پێداچوونەوەی پرۆژی دەستوریان پێدرا بوو کۆبەوە. بۆ یەکەم جار لەو کۆبوونەوەدا باسی ئەوە کرا 36 حیزبی سیاسی هەرێم پشتگیریان لە پرۆژی دەستور کردووە و لەگەڵ ئەوە بوون بخرێتە ڕاپرسی. لەو کاتەوە مەسەلەی ئەو 36 حیزبە بۆ بەشێک لەو ململانەی لە نێوان لایەنەکان لەسەر پرۆژی دەستور لە ئارادایە. لە نێوان ئەو 36 حیزبەدا یەکێتی و پارتی و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی 94 کورسی پەرلەمانیان هەیە لە کۆی 111 کورسی لە پەرلەمانی کوردستان. واتە جەماوەری هەرێمی کوردستان بە شێوەیەکی سەرەکی دابەش دەبن بەسەر ئەو 5 لایەنەدا. جگە لەوانەش حیزبی سۆسیالیست 2 کورسی و بزوتنەوەی ئیسلامی 2 کورسی و حیزبی شووعی و ئایندەش هەریەکە و 1 کورسیان هەیە. سەرجەم ئەوانی تر لەو 36 حیزبە هیچ ئەندامێکیان لە پەرلەمانی کوردستان نییە. بەپێی ئەنجامی دەنگەکانی دوایین هەڵبژاردنیش کە 7 ئازاری ساڵی 2010 بۆ پەرلەمانی عێراق ئەنجام درا، سەرباری بەشداریکردنی ژمارەیەکی زۆری حیزبی سیاسی، بەڵام تەنها 5 لایەنی سیاسی هەرێم توانیان کورسی پەرلەمان بەدەست بهێنن. لە پارێزگای هەولێر پارتی دیموکراتی کوردستان 306,775 دەنگی بەدەستهێنا، یەکێتی نیشتیمانی کوردستانیش 124,632 دەنگی بەدەستهێنا. بزوتنەوەی گۆڕان کە یەکەم جار بوو بەشداری لە هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق بکات 103,397 دەنگی بەدەستهێنا. کۆمەڵی ئیسلامیش 62,706 دەنگ و یەکگرتووی ئیسلامیش 51,065 دەنگی بەدەستهێنا. هەر لە پارێزگای هەولێر حیزبی سۆسیالیست 1590 دەنگ و حیزبی شووعی 6,067 دەنگ و بزوتنەوەی ئیسلامی 1126 دەنگی بەدەستهێنا. هەردوو باڵەکەی حیزبی زەحمەتکێشانیش 4883 دەنگیان بەدەستهێنا. هیچ کام لەو 5 حیزبە نەیانتوانی هیچ کاندیدێک بگەینە پەرلەمانی عێراق. لە پارێزگای سلێمانیش بزوتنەوەی گۆڕان 298,621 دەنگی بەدەستهێنا، یەکێتیش 237,379 دەنگ و بە پلەی دووەم هات. دوای ئەویش یەکگرتووی ئیسلامی 103,188 دەنگی بەدەستهێنا. بە بەدەستهێنانی 82,121 دەنگ پارتیش پلەی چوارەمی گرت و کۆمەڵی ئیسلامیش 79,140 دەنگی بەدەستهێنا. هەر لە پارێزگای سلێمانی حیزبی سۆسیالیست 7,868 دەنگی بەدەستهێنا و حیزبی شووعی کوردستانیش 4,750 دەنگ و بزوتنەوەی ئیسلامیش 6,355 دەنگی بەدەستهێنا. هەردوو باڵەکەی حیزبی زەحمەتکێشانیش 4,720 دەنگیان بەدەستهێنا. هاوشێوەی هەولێر هیچ کامیان نەیانتوانی تاکە کاندیدێک بۆ پەرلەمانی عێراق سەر بخەن. لە پارێزگای دووەکیش کە 10 کورسی پەرلەمانی بۆ دیاری کرابوو، پارتی دیموکراتی کوردستان 283,069 دەنگ و دوای ئەویش یەکگرتووی ئیسلامی 59,969 دەنگی بەدەستهێنا. یەکێتیش 34,226 دەنگی بردەوە. بزوتنەوەی گۆڕانیش 23,775 دەنگی لە پارێزگای دووەک بەدەستهێنا. کۆمەڵی ئیسلامی کوردستانیش 3,141 دەنگی بەدەستهێنا. هەر لە پارێزگای دووەک حیزبی سۆسیالیست 1,233 دەنگ و حیزبی زەحمەتکێشانی کوردستان 2,056 دەنگی بەدەستهێنا. بزوتنەوەی ئیسلامی و حیزبی شووعی و حیزبی زەحمەتکێشانی سەربەخۆواتە ئایندە بۆ هۆی نەبوونی کاندید لە دووەک هیچ دەنگێکیان بەدەست نەهێنا. لە سەرجەم سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان لە هەڵبژاردننی 7 ئازاری ساڵی 2010 پارتی دیموکراتی کوردستان لە پلەی یەکەمدایە بە بەدەستهێنانی 671,965 دەنگ. بزوتنەوەی گۆڕانیش بە بردنەوەی 425,793 دەنگ لە پلەی دووەمدایە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش پلەی سێمی گرتووە بە بردنەوەی 396,237 دەنگ. یەکگرتووی ئیسلامیش لە پلەی چوارەمدایە بە بردنەوەی 214,222 دەنگ. دوای ئەویش کۆمەڵی ئیسلامی دێت بە بردنەوەی 144,977 دەنگ. ئەگەر هەڵبژاردنەکەی پەرلەمانی عێراق ئەنجامەکەیەوە ئەژمار بکەین کە بۆ پەرلەمانی کوردستان بووە، ئەو کادابەشبوونی کورسیەکان بۆ پەرلەمانی کوردستان و کۆدەنگی حیزبەکان لە سێ پارێزگاکەی هەرێم بەم شێوەیە دەبێت. پارتی دیموکراتی کوردستان 36 کورسی، واتە لە 135.49 دەنگەکان. بزوتنەوەی گۆڕان 23 کورسی، واتە لە 122.49 دەنگەکان.
یەکێتی نیشتیمانی کوردستان 21 کورسی واتە لە 120.39 دەنگەکان. یەکگرتووی ئیسلامی کوردستان 12 کورسی واتە لە 111.3 دەنگەکان. کۆمەڵی ئیسلامی کوردستان 8 کورسی لە 107.6 دەنگەکان. حیزبی شۆی کوردستان هیچ کورسێک بەدەست نایەنێت لە 100.57. حیزبی سۆسیالیست هیچ کورسێک بەدەست نایەنێت بە لە 100.56 دەنگەکانی. حیزبی زەحمەتکێشانی کوردستان هیچ کورسێک بەدەست نایەنێت بە لە 100.42 دەنگەکانی. بزوتنەوەی ئیسلامی کوردستان هیچ کورسێک بەدەست نایەنێت بە لە 100.42 دەنگەکانی. زەحمەتکێشانی سەربەخۆ واتە ئایندە هیچ کورسێک بەدەست نایەنێت بە لە 100.90 دەنگەکانی. دابەشکردنی ئەم ڕێژەیەش بۆ 100 کورسی پەرلەمانی کوردستانە، چونکە 11 کورسەکەی تر وەک کۆتا بۆ کەمینەکان دیاری کراوە. ئایا سازانی نیشتیمانی و ڕێکەوتن لەسەر پرۆژەی دەستور ئەگەر بەتەنها لە نێوان ئەو پێنج لایەنەدا ئەنجام بدرێت مەسەلەی پرۆژەی دەستور چارەسەر دەبێت و بە سازانی گشتی دادەنرێت، یان بە پێچەوانەوە دەبێت گشتگیرتر بێت و هەر 36 حیزبەکە پێکەوە سازانی نیشتیمانی ئەنجام بدەن. دانا ساڵح تایبەت بە بەرنامەی گفتوگۆی پایتەخت. دکتۆر کەمال لەگەڵ جەنابەت دەست پێ دەکەم، ئایا چەمکی سازان لە هەرێمی کوردستان پێویستە لەم کاتەدا؟ زۆر سپاس بۆ بینەرانی سەربەرزی کوردستان و سەڵاو بۆ گیانی پاکی شەهیدەکانمان و کەسوکاری شەهیدان و شەهیدانی ئەنفالکرا و پێشمەرگە سەربەرزەکان. بەنسبەت سازان بۆ هەموو ملەتێک، بۆ هەموو وڵات و هەرێمێک لە هەموو کاتێک زۆر گرنگ و زەرورە، بەڵام شرێوەکردنی ئەم سازانە چۆنە، ینی چۆن لایەنێک لەگەڵ لایەنێکی تەریان تاکێک لەم هەریمە ئەڕوانێتە ئەو سازانە. بەنسبەت ئێمە وا ئەبینین لە پرۆسەی دیموکراتی جیاوازی بیرۆڕابێتە، ناکرێ هەموو بیرۆڕاکان لە یەک شوێنی کۆ بکەیتەوە بڵێ ئاوایە. بەڵام بەنسبەت سازان وەختێک لە هەرێمێک یا لە وڵاتێک دێ ئەگەر لە ڕفراندۆمێکی سەر تاسەری لە ڕاپرسیەکی سەر تاسەری ئەو پرۆژەی دەستورەت کە هەیە بیخەیتە پێش ئەو خەڵکە سەربەرزەی ئەو هەرێمایە ئەو وڵاتە کە زۆرینەی دەنگی لەسەر هێنا هیچ نییە 100% بێنێت، چونکە ئیلا لای دیکتاتۆرەکان ئەم شتانە تیکرارە بێتەوە کە زۆرینەیە دەنگەکانی هێنا ئەو جا یاساکانی ئەو وڵاتە لەو دەستورەوە سەرچاوە ئەگرێ ئیلتیزامکردنی تاکو لایەنە سیاسیەکان بەو یاسایانەی لەناو ئەو هەرێمە هەیە ئەوە ئەو سازانە دروست دەکاتن. سازان ئەوە نییە چەند حیزبێک یان چەند کەسایەتیەک و چەند حیزبێک ڕێک بکەون لەسەر هەر بابەتێ بڵێن ئەمە سازانی نیشتیمانیە. سازانی نیشتیمانی ئەوەیە خەڵکی ئەو هەرێمە لە کەشوهەوایەکی ئازاد لە ڕیفراندۆمێکی ئازاد دەنگی خۆیان بدەن لەسەر دەستورەکەی. سازان لای تۆ زۆرینێ بە تەکیت، ینی لە هیچ وڵاتێک لە پرۆسەی دیموکراسی کە لە شوێنێک 100% دەنگی هێنا یان 99 لە 100 دەنگی هێنا ئەوە ئیلا لای دیکتاتۆرەکان ئەمە ڕۆئەداتن. زۆرینا کە دەنگی هێنا دەستورەکەی جێگیرە بێت ئەو جا یاساکان لەو دەستورەوە سەرچاوە ئەگرێتن و زۆرینە ڕێز لە کەمی ناگرێ، کەمینەش احترامی ڕای زۆری ناگرێ و بە هەردوو لا ئەبێ یاساکان جێبەجێ. دەستخۆش کاک سعدی، ڕاو بۆ چوونی تۆ لەسەر سازانی نیشتیمانی چییە؟ سازان زەڕورەتە لە هەرێمی کوردستان یاخود وەکو دکتۆر کەماڵێ سازان ئەوەیە کە لە هەڵبژاردنە زۆرینە هات زۆرینە حکومەکە و پێویست ناکە سازان یاساش احترامی. زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویست. لە ڕاستیدا مەسەلەی سازان وەکو یەکێک لە مەبدەعەکانی لە سەرەتای ڕزگارکردنی عێراقش لە عێراق باو بووە و ئەو مەبدەعە لە هەموو دنیاش باوە، بە تایبەتی بۆ وڵاتانی تازە دیموکرات کە لە مەرحەلەی دیکتاتۆریەت دەربازیان بووە و ئەحزابی تازە دروست دەبێ، ئەحزابی پێشتر هەبووە ژێرزەمینی کاری کردووە. ڕەنگە جاروەیە مەشروعیەتی دەستوری بە ئەندازەی کافی سەری نەگرتووە یا یاساکان وەکو پێویست قوڵ نەبووەتەوە لە ناو خەڵک و ببێ بە بەشێک لە کولتوری خەڵک وەکو ئەوی لە حالەتی ئێمەدا هەیە، یان لەوەش زیاتر مناڵێم ڕەنگە ئێمە بە وعیەکی تازە لەسەر بەرژەوەندی
باڵای خەڵکەکەمان و ئێمە لە بەردەم حکمی زۆر داین دەمانەوێت لەو حکومانە پشتیوانی ملەتەکەی خۆمانمان هەبێ و پشتیوانی ملەتەکەی خۆمان پێویستی بە کەمێک لە مرونەت هەیە سازان و محاولەکردن بۆ تەوافۆق یعنی مرونەت تۆ لە پرۆسەی بڕیار وەرگرتن بێباک نەبی پێم وایە یەکێکی ناڕازەبی دووش ناڕازیبی دەژ ناڕازیبی بەلاتەوە گرنگ بێ بەڵام و معنایەوە نییە تۆ تا ئەبەدل ئابدین هەموو مەسەلەکانی لەسەر معتەل دەکەی و ڕایگیری دەکەی بەڵام ئەو شانسە بدە بە هاوڵاتی کە ڕێی بدا ئەو شانسە بدە بە هاوڵاتی کە ئەگەر لە ڕێیەکەی قاتع نییە و لە هەڵە تێگەیشتنە یا لە نەتێگەیشتنە بۆی معارەزە بکرێ ئەوەی لە حالەتی ئێمە هەیە لە هەرێمی کوردستان ئەم ئامادەیجێ کە ئێستا هەیە ئەو مەرحەلەی ئێستا دەستوری تێدایە ئەو مەرحەلەیە لە 2009 هەیە لەگە هەڵبژاردننی ڕابردووش هەبوو ئەوێ ڕۆژێ ئێمە وەکو ئێستاش دەڵێن ئەم دستورە هەموو مەرحەلەکانی قانونی بڕیوە ئەوەی کە پێویستە بۆ ئامادەکردنی پرۆژەیەکی دەستور و خستنێ دەنگدان ئەوەی کەمە بەحسی لەس دەکەین مەسەلەی قانونی نییە ئەوەی بەحسی لەسەر دەکەین مەسەلەیەکی سیاسیە کە پەیوەندی بە حیزبەکانی ناو کوردستان هەیە ئێمە لە بارودۆخێکی سیاسی ناسک داین پرۆژەی زۆر گەورەمان هەیە خەوی زۆر گەورەمان هەیە بێتە دی داخوازی زۆر گەورەمان هەیە و ئەو داخوازیە گەورانە و ئەو پرۆژە گەورانە و ئەو خەوە شیرینانە بە هەرێمێکی زەعیف جێبەجێ ناکرێت مەقسەد بە هەرێمی زەعیف پارە و پول نییە دادا مەقسەد بە هەرێمی زەعیف پشتیوانی خەڵکە ئێمە پێویستە شانسێک بدەین بە هەموو لایەنەکان گفتوگۆی زیاتری لەسەر بکرێ نانمان بەسەر ساجەوە نەسووتاوە من ئەوەی پێش ڕاپرسی دەبێ ئەو مناقەشانە بکرێ ئەو مناقەشانە بکرێ ئێستاکە ناوی لێدەنەی سازان ناوی لێدەنەی کۆدەنگ من پێم وایە ئەگەر گەیشتینە نەتیجەیەکی لەو بابەتە ئەو کاتە بە خەیاڵێکی ڕەحەت بدەینە ڕاپرسی و بە خەیاڵێکی ڕەحەت دەربازەبی ئێمەش ئەو کاتە پشتیوانی هەموو خەڵکمانێت چکە دەستور فەرقیە لەگەر پرۆژەیەکی تر لەسەر بیئەنیە لەسەر زیادکردن و کەمتر نییە ئەوە دەبتە مقیاسێک بۆ هەموو ناکۆچەکانی داهاتووی بینی تاک و تاک بینی تاک و کۆمەڵ بینی حکوومەت و هین ئەوە دەبتە مەستەرەیە کە هەموو شتەکانی لە داهاتدا پێ دەپیون چۆن دەکرێت ئێمە دەستورێکمان هەبی وەکو ئەو دەستورەی کە ئەمڕۆ لە مسردا هەیە لە 50 ملیۆن مسری دەنگدار 12 ملیۆن نیو دەنجی بۆ داوە یعنی 125 دەنجی بۆ داوە دەستوری ئەوها دەستورێکە کا لە جیاتی ئەوەی دەستور ببێتە مایەی کۆکردنەوەی خەڵکەکەمان دەبێتە مای پەرتکردن و لەتکردنی خەڵکەمان ئەوەی کە ڕێی ئێمەیە هەر ئەوەیە و پێجارێک کە تاکی دەکەمەوە ئێمە لە ڕووی سیاسی و سەیری مەوزوعەکە دەکەین زۆر سپاس کاک فەرهاد ڕاوبۆچوونی تۆ لەسەر سازانی نیشتیمانی چییە ئێوە وەک یەکگرتووی ئیسلامیەکێکن لەو لایەنە سیاسیانی کە زۆر پێداگیری دەکەن لەسەر سازانی نیشتیمانی لەسەر هەموو پرسە سیاسیەکان هەرێمی کوردستان بسم الله الرحمن الرحیم پێشەکی سپاس بۆ زەنامتان و بۆ بینەرانی بەڕێزی ئەنارتی دیارە چەمچی سازان یەکێکە لەو چەمکانێکی ئیمڕۆ خەڵکی کوردستان هەمومان پێوەی سەرگەرمین و یەکێکە لەو بابەتە گرنگانەیەکەوە مەسی ژیانی سیاسی و هاوڵاتیانی هەموو خەڵکی کوردستان دەکات بە حیزب لایەنە سیاسیەکان و کۆی سیستەمی حکومڕانی لە کوردستاندا بەتایبەت لەو خۆناغی ئێستاماندا دیارە سازان و بەسمان سازان لەسەر دەستور ئەو پرۆژە دەستورێکی ئیسە لە بەردەمانە گەیشتن بۆ نەتیجەیەک بتوانین تەوافقێکی یا کۆدەنجێکی نیشتیمانی لەسەر دروست بکەین ئەو کۆدەنجێ بمانتوانێت خەڵکی کوردستان لەو قۆناغە ڕاگوزەری ئێستا بەتایبەت لە سەردەمێکدا کە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی دەوروبەرمان هەمووی بە جۆرە لە جۆرەکان ناسەقامگیری تێداوە جۆرە لە شۆڕش و جۆرە لە حکومڕانی جۆرە لە انتخابات و ڕوخانیان دێ وڵاتی تر و ئەمە زیاتر پێویست دەکات بەتایبەت بۆ هەرێمێکی وەکو ئێمە کە هەرێمی کوردستان ئێمە ساڵەهای ساڵە بێبەش و بێماف و مافخرا و بووینەوە 20 چەند ساڵێکە ئێمە توانیمانە سوپاس بۆ خوا ڕزگار بین ئەم ڕزگاریە ئێستا پێویستی بۆیە
ئەو سازانە بتوانین لەسەر دەستوردا بمانگەێنێتە قۆناغێکی محکەمتر و تۆکمەتر ئەگە بگەڕێنەوە مێژووی دوور دیارە مەتەرم بۆ نمونە وڵاتێکی گەورەی وەکو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە ڕۆژێکەوە دەستور دادنێن تەماشا دەکەی حەولات بەیەکەوە هەمویان بە کۆدەنجی ڕازی دەبن لەسەر دەستورێکی مەرین و دەستورێکی پخۆت کە توانی ئەو وڵاتە گەورەی لێ دروست بێتن کە ئێستا ناوی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و تا ئێستا بەڕاستی لە ڕووی دەستوری و سیستەمی حکومڕانیەوە نمونەیەکی گەورەیە لە بەردەمی مرۆڤایەتیدا و تەحەدایەکی گەورەیشە بۆ هەر وڵاتێک کە بێوێتن چاو لە داهاتوو ئایندە بکاتن ئێمە ئێستا لە سەرەتای قۆناغێکی گەورەین لە ماوەی 21 ساڵی ڕابردوو ئێمە حکوومەتمانە بوو ئێمە پەرلەمانمانە بوو ئێمە حکومڕانیمانە بوو ئێمە خۆمان بەڕێوە بردو لە هەرێمی کوردستاندا لانی کەم ڕاستە بە دوو ئیدارەی بۆ بە کۆمەکوڕی و کۆمەڵە گرفتی تر بەڵام ئەم ئەزمونە تا ئێستا دەستوری نەبووە ئێستا کە دەچێنە ناو قۆناغ بەنی دەستورەوە پێویستی بەوەیە کۆدەنجەکە بە شێوەیەک بێتن کە لانی کەم زۆرینەی هەر زۆری خەڵکی کوردستان کە حیزبە سیاسیەکان نوێنەرایەتی ئەو خەڵکە دەکەن بتوانن بگەینە ئەوەوە اینجا لە ڕاستیدا ئێمە وەکو لایەنێکی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو لایەنەکانی معارەزە وەکو لایەنەکانی تریش دیارە هەموو دید و بۆچوونەکان جێ ڕێز و جێ تەقدیرن بۆ هەر یەک لە ئێمە پێویستیمان بۆیە لە یەکتر حاڵی ببین لەو حیوار و گفتوگویانە ئەگەر توانیمان ئێمە بگەینە سازانێکی ئەو تۆ توانی خەڵکی کوردستان بخاتە سەر سیستەمێکی دیموکراتی پەرلەمانی بەهێزەوە دەتوانێت داهاتوویەکی باشتر بنیاد بنێت. جەناب تۆ کاک سەعەدی بە دەستورتان وەک نمونە هێنایەوە بەڵام زۆر پرسیتر هەیە کە یەکگرتووی ئیسلامی داوای سازانی نیشتیمانی لەسەر کردووە ئەمەوێ لێرە بپرسم یعنی سازانی نیشتیمانی بەڕای ئێوە وەک یەکگرتوو پێویستە لەم قۆناغی ئێستای هەرێمی کوردستانە ئەبێ لەسەر هەموو پرسەکان سازانی نیشتیمانی بکرێت دیارە ممکن نیە لە هەموو شتێکە بەڵام ئێمە چەند خاڵە لە بەرچاو بەرین یەکەم مەسەلەی دەستور باسی سیستەمی حکومڕانیە دەستور دایکی هەموو یاساکانە و ئەو سکەیە کە حیاتی خەڵک ژیانی خەڵک دەستنیشان دەکات ئەمە یەک دوای ئەوە ئەو یاسانەی کە ڕەهەندی نیشتیمانی دەستوریانێ ئەمانش خۆی بۆ خۆی پێویستیان بە جۆرێک لە کۆدەنجیە جۆرێک لە سازانێ جگە لەوانە ئەو هەڵوێستە سیاسیانەی کەوا مەسی هەرێمی کوردستان و ئەمنیەتی هەرێمی کوردستان و ئەمنی قۆمی هەرێمی کوردستان دەکات بۆ نمونە پەیوەند بە بەغدا ئێمە پەیوەندیمان لەگەڵ بەغدادا ئەلبەتە هەندێک تەفاسیلی وردە زۆر ئاساییە نوێنەرانی کورد لە بەغدا لا لێ مەسەلە دید و بۆچوونی جیاواز و هەڵوێستی جیاوازیان نەبێت بەڵام لەو مەسەلانەی کەوا مەسی ژیانی سیاسی هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و دەسەڵاتی هەرێمی کوردستان و سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان دەکات دەبێت کۆدەنگ بین یا بۆ نمونە هەندێک علاقاتی دەرەچیمان هەیە مەسەلەن بۆ نمونە پەیوەست بە پەیوەندیەکانی دەوروبەرمان وەکو ئەنقەرە وەکو تاران وەکو ئەو شتانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حتا مەسەلەی سیاسەتی دەولی هەندە مەسائلێک گرنگە هەر حوار و توێژێک لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و دا و دەستگاکان و لایەنە سیاسی کان بوو بێ لە پەرلەماندا خزمەتی کردووی گەیشت سپاس دکتۆر کەمال یعنی کاک فەرهاد باسی کۆمەڵێشتی کرد کە سازانی نیشتیمانی لەسەر هەندێک پرس زەرورە و گرنگە کە لە هەرێمی کوردستان بکرێت ئێوە وەک پارتی دیموکراتی کوردستان ئەو مەسەلانەی کە پەیوەندی بە پەیوەندی هەرێم و بەغدا هەبوو داوای سازانی نیشتیمانی و کۆدەنگی نیشتیمانیتان نەکرد بۆچی لەو پرسانەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان بە تەنها هەمان بۆ چونتان نییە زۆر سپاس بۆ جەنابەت پێشەکەی مداخلەیەکی جەنابەت وەختی پرسیاری کاک سەعەدیت کرد من نەموتووە سازان پێویست نییە بەس ئەڵێم سازان ئەوەیە ئیلتیزام بە یاسا بکەیت و جێبەجێ بکرێتن ئەوە سازان دروستەکە ئیلتیزام نەکردن بە یاسا هەر لایەنێک هەوڵدان بۆ خۆی فەرزکە ئەمە سازان تێکەداتن سازانی نیشتیمانی گەورە ئەوەیە خەڵکی کوردستان لە کەشوهەوایەکی ئازاد بڕیار بدە بەنسبەت ئەو پرسیاری بەڕێستان کە بۆ لە کوردستان داوای ئەوە زۆر جار لە کوردستان ئەو پرسە سیاسیانی کە ئۆپۆزیسیۆن داوای سازانی نیشتیمانی لەسەرکە بۆ نمونە کاک فەرهاد باسی ئەو یاسایانەی کرد کە ڕەهەندی نیشتیمانی هەیە یعنی پارتی زۆر جار ئەبینین یاخود چاودێران گلەی ئەوەکەن کە زۆر گرنگی بۆ لایەنە نادا بەڵام لە پرسەکانی کە پێیوەستە بە بەغداوە داوای کۆدەنگیەکە یەکەم پێویستە ئەمە زۆر ڕوون بێتن ینی سیستەمی حکومڕانی ئەبێ ئێمە فێر بین چۆن حکومڕانیەکرێت لە هەرێمی کوردستان هەڵبژاردنەکەین مادام هەڵبژاردنەکەین خەڵکی کوردستانە مەرجەعی شەرعیەت کە دەنگەداتە ئەم لایەنەیە ئەو لایەن کە زۆرینەی بێنێتن لەم دەورەی ڕابردوو لیستی کوردستانی زۆرینەی دەنگی هێنا حکوومەتی پێکێنا
کە داواشی لە لایەنەکان کرد احترام بۆ دەنگدەرانی ئەو لایەنانەوە بۆ ئەو لایەنانە فەرمونون لەگەڵمان شەریک بن پێکەوە حکم بکەین حکمی ئەم هەرێمە بکەین ئەو بەڕێزانە نەهاتن بۆ ئەو سازانە ئەوان نهاتنە ناو ئەو حکومە کەس زەختی لیان نەکرد بوو ئەنی ڕغبەتی خۆیان ئەو مووقعیان هەڵبژارد کە ئەو مووقعیان هەڵبژار تو حکمەکەی ئەوێ قانون تطبیقکەی نابێتن واز لە قانون بێنی و ئیهمالی بکەی بگەڕێیتەوە هەر بڕیارێ بدەیت بەنسبەت بەغدا ئێمە لەگەڵ بەغدا و لەگەڵ هەرێم دوو فەرقی گەورە لە بەغدا ئێمە لە ناو سنووری عێراق عەردی کوردستان هەیە و عەردی عەرەبستان هەیە ئومەی عەرەبی هەیە و ئومەی کوردی هەیە و لەگەڵیشمان لێرە پێکاتی تر ئەژێن کە ژمارەیان سنووردارە زبانی ئێمە زبانی کوردیە زبانی ئەوان زبانی عەرەبیە بە دەستوری عێراق لە مادەی 4 فەقەرەی 1 ئەوە دانی پێدانراوە اتحادەکەمان اتحادی اختیاریە هێشتا ئەنجومەنی اتحاد پێک نەهاتووە لەبەر ئەوە ئەبێ شەریکێکی حەقیقی بین لە بۆ ئەوەش هەموو کوردستان ئەبێ لە دوای ئەو مافانەمان بکە لە دەستوری عێراق جێگیر بووە هەتا ئەو لایەنانەی کە لە بەغداش بەشداری حکوومەتیان نەکردووە ئەبێت بەشدار بن لە بەنسبەت هەموو تاکێکی ئەم هەرێمە ئەبێ ئێمە داکۆکی بکەین لەو مافی گەلی ئێمە مادەی 140 قانون نەوت و غازە مافەکانی ترمان کە لە دەستوری عێراق مافی هەموو تاکێکی ئەم هەرێمەیە و ئەرکی دەسەڵاتی ئەم هەرێمەشە داوا لە گشت لایەنەکان بکە کە ئێمە ئیمڕۆ لە بەرمە خەتەرێکین لەگە حکوومەتی اتحادی پێشلی مافەکانمانەکە ئەبێ ئێمە هەمومان پشتوان یەک بین بەنسبەت هەرێمی کوردستان یەک عەردی نەتەوەیەکین پێکاتی ترمان هەیە مافەکانیمان بە یاسا بۆیان دیاری کردووە بەڕوونی ئەگەر پێم بڵیت ئێوە لە وەک پارتی دیموکراتی کوردستان لە هەرێمی کوردستان بۆ چونتان لەسەر سازانی نیشتیمانی لەسەر مەسلەی بۆ نمونە دەستوریە خۆت ئەو یاسانی کە ڕاهەندی نیشتیمانی هەیە چییە پێتان وایە پەرلەمان بە زۆرینە ئەمانە تێپەڕێنێ و پێویست بە سازان ناکا یاخود ئێوەش ئیش بۆکەن کە سازانی نیشتیمانی ئەزانی بەنسبەت مەسلەی دەستور و هەرێمی کوردستان و تێپەڕاندن یاساکان بە تەکید یاسا لە ناو پەرلەمان بە زۆرینەوە کەمی ناڕاتن ئەمە بنەمای دیموکراسی لە هەموو دنیا چونکە تۆ لێرە چەند حیزبێک بەیانی من حیزبێک دابنەمیا جەنابەت بڵێ هیچ شتێک بەبێ من ناڕاتن ئللا ئەبێ موافقت ئەمە حکومڕانی وان ناکرێتن لە ناو هەرێمی کوردستان ئەکرێتن ئەو لایەنەی تەشریعەکاتن بۆچوون و زروفی ناو هەرێمی کوردستان و بەرژەوەندی تاک و گشت هەرێم وەربگرێتن و لەسەر ئەو ئەساسە یاساکەی دانە بەس کە هاتە ناو پەرلەمان لەوێ بە دەنگدان بە زۆرینە و کەمی نابێتن ئەوە حتمیە بەنسبەت دەستور ئەگەر ئێمە کەمێ بگەڕێنە دواوە دەستور زۆر بە ڕێگەیەکی دروست و یاسایی هەڵبژێردرا گشت لایەنەکان لەسەری کۆک بوون 36 لایەنی کوردستانی لەسەری کۆک بوو لێژنەکە کە نوێنەری گشت لایەنەکان بوو هەر هەمویان کۆک بوون لە ناو پەرلەمان کە درایە دەنگدان نوێنەری گشت لایەنەکان و 96 دەنگی هێنا مقابل یەک دەنگێک ئەمە سازانێکرا توش ناکرێ هەموو ڕۆژێک قەرارێک بدەی سازانەکەی ئەحزاب من ناڵێم ئەمە حزبەکان لەگەڵ یەک کۆ بنەوە ئەمە سازانی نیشتیمانی نییە سازانی ئەحزابە سازانی نیشتیمانی ئەوەیە چونکە خەڵکی کوردستان بەحرێکە لە هێزی پاک زۆری هەندێک کەسەیە لە هیچ لایەن نییە هەندێک کەسەیە لە هیچ حزبێکی سیاسی نییە و دڵسۆزی ئەم خاکە و ئەم هەرێمەیە و ئامادەیە لە حاڵەتی خەتەر خۆی وەفیدا بکاتن ئەمە لە ڕفراندۆمێک سازانی نیشتیمانی دروستە بێ ئێستا ئێمە سازانی ناوەنە هی ئەحزابە ئیتفاقی ئەحزابە کۆدەنگی ئەحزابە ئەمەش زەرورە ئەگەر بکرێت مخالفی یاسانە بێ مخالفی بەرژەوەندی خەڵکی کوردستان نەبێت کەواتە ئێستا ئێوە نامەی سەرۆک بارزانی بۆ پەرلەمان چیەگەێنێ سازانی نیشتیمانی ناگەێنێت ئەزانی چۆن سەرۆکی هەرێمی کوردستان زۆر حرەکەیەکی عادیلانە و دروست و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و گشت لایەنەکان کرد کە بۆچوونی گشت لایەنەکانی بە فەرمی بۆ هات نردی بۆ سەرۆکایەتی پەرلەمان کە پێکەوە گفتوگوۆیەک بکەن بۆ ئەوەی ڕێک بکەون حیزبەکانن کێشەیان هەیە نەک ملەتە
پرۆژەی دەستور ئمڕۆ مڵکی ملەتە بە هیچ ڕێگایەک نە لای ئێمە بووە نە لە دنیا ناتوانانی ئەو مافە لە خەڵک وەربگرێتەوە با ئێستا ڕێکەکەوین اتفاقێکەکەین لەسەر ئەو حاڵەتانی کە پاش بووینە خاوەن دەستور بەو ئالێتی لە ناو دەستورە کە زۆر ئاسانە هەمواری بکەینەوە لێرە چەند شتێکی کەواتە ئەو سازانە بۆ کە ئەکرێت ئێستا لە ناو پەرلەمانە بۆ دوای ڕاپرسیە نەک بۆ پێش ڕاپرسی بە تەکید بۆ دوای ڕاپرسیە ئەوە یەک نقطەیەک تر هەیە مەسەلاەن زۆر وڵات هەیە تەجروبەمان هەیە لە دنیا مەسەن لە زمانی خوا لێ خۆش بوو جەمال عەبدولناسر دەستورەکەیان بە 99% و کۆمە لە 100 دەرباز بوو بەڵام کە بوونە خاوەن دەستور هیچیان نەکرد هیچ دیموقراتێتی ئەلغا کرد ئەحزابی ئەلغا کرد یعنی ئەوە تەجروبەیەکە لە ئەمریکا وەختی دەستوریان نووسی 30% ئەوانەی کە دەستورەکەیان نووسی سەحب بوون چکە ڕازی نەبوون لەسەر هەندێک برگە و مادە بەڵام وتیان مادام ئێمە زۆرینەی دایانە ئەوە پەسەند کرا و بوونە خاوەن دەستور هەندێک مستەڵەح هەیە زۆر جا باسە کرێتن پێشتریش لەگەڵ برای بەڕێزم مناقەشەمان کرد هەردووکمانیش وابزام هاوڕا بووین هەندێک مستەڵەح ئەوترێ ئەو یاسایانەی ڕەهەندی نیشتیمانی هەیە بەڕێی من بەڕێی زۆربەی برادەران هەموو یاسایەک ڕەهەندی نیشتیمانی هەیە هیچ یاسایەک بێڕەهەند نییە چونکە بۆ ئەو هەرێمە بۆ ئەو خەڵکەدا ئەندرێتن لە حکومڕانی هەموو یاسایەک ڕەهەندی نیشتیمانی هەیە کەواتە پێویست ناکا بۆ هەموو یاسایەک سازانی نیشتیمانی لەسەر یاساکان ئەزانی چۆن ڕێکاری دانانی یاسا ئەوەیە کە ئەو لای تەشریعەکاتن پێش ئەوەی یاساکە باش دراسی بکە لە ڕێگەی کۆمەلگای مەدەنیەوە بیر و بۆچوونەکانیان وەربگرێتن خەڵکی پسپۆر بەشداری بکات لە دانانی ئیستیفادە لە تەجاروبی دنیا بکەن کە ئەم یاسایە بۆ ئەم کۆمەلگایە لەم قۆناغە گرنگە ئەو جا ئەچێتە ناو پەرلەمان کە چووە ناو پەرلەمان ئەندامی پەرلەمان ئازادە ئەتوانێ بە قسەی حیزبەکەی خۆشی نەکە ئازادە لە بڕیاردا باشە زۆر سپاس کاک سعدی ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر داوای سازانەکەن باشە ئەم سازانی کە ئێوە داوایەکەن لە ناو پەرلەمانە لە دەرەوەی پەرلەمانە لەسەر مەسلەی سەرۆکایەتی هەرێمە دواکەوتنی هەڵبژاردنەکانە ینی ئەم سازانی کە ئێوە باسیەکەن لەسەر چییە بۆچی ڕەنگە من تۆ فەرقمان هەبێت لە تەفسیرکردنی سازان یعنی ڕێککەوتن لەسەر ئەوەی لە ناو پەرلەمان دەیکەن لە دەروی پەرلەمان دەیکەن پاش پەرلەمان دەیکەن ئەمە دەڵێن دەستور وەکو پرۆژەیەک مەراحیلی قانونی خۆی بڕیوە ئێمە نەماخستە دەنگ بۆ نەماخستە دەنگ لەبەرەوەی ئەوێ ڕۆژێمان احترامەن بۆ ڕێی ئاخر کە هەیە لەسەر ئەم دەستورە بە ڕێزیان ڕێگرین و 4 ساڵی ڕەبەخە ڕاوەستاوی کە 4 ساڵ ڕاوەستاین دەتوانین 2 مانگ کرد ڕاوەستین توانین مانگونی وشکی ڕاوەستان دەتوانین ماوەی کرد ڕاوەستین ئەگەر بۆشمان دەکرد بە ئێستا بکەین ئەگەر زانیمان هەر ناکرێ ئەو کاتە شەرت نییە سازان ئیلا 100% بی تەیید دەکەم سازان دەتوانێت 60% بی 65% بی 70% بی 75% بی ئەگەر مە ساڵی 2009 بویست مانویست بە ئەو دەستوری بخەینە دەنگدان ئەوێ ڕۆژێ ئەمە سەروی 55% تا 60% دەنگمان دەیەنا بۆ دەستور نەماخستە دەنگ لەبەر ئەوەی وتمان بە گفتوگۆی زیاتری لەسەر بکرێت هەر ئەوێ ڕۆژە سەرمەشقی سازان لەسەر دەستور دەستی پێکرد بە دواخستنی ئەگەر مەبەست سازانەوە بۆ دواخە مەبەستەکە سازان بوو ئێستا کەژە من پێم وایە سوالە لە جێ خۆی نییە لە دەرەوەی پەرلەمان لە ناوەی پەرلەمان لەلایەن فراکسیۆنەکان مەکتەبی سیاسی حیزبەکان ئەوەی کە جەنابی سەرۆکی هەرێم کردوێتی ئێستا ئەوەیە دەڵێ من ڕازیم کۆدەنگێکی لەسەر پەیدا بکرێت فەرمەوە هاتە لای خۆتان سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سەرۆکی فراکسیۆنەکان ئالیەتی کە ئیشی لەسەر دەکەن بەو شێوەیە کە لە ناو خۆیان جەدوەلێک دابنێن سەردانی بارەگای حیزبەکان بکەن کەی گەیشتنە ئەو نەتیجەیە کە بەڵێ ئێمە لەسەر ئاستی حیزبەکان سەدا ئەوەندە
هاوکاری دەکەن سەدا ئەوەندا هاوکاری ناکەن ئەو دادنیشنەوە قرارێککە لەسەر دێن بەڵام من پێم وایە ئێستا بۆمان دەرکەو کە جیاوازیەک هەیە لە مەسلەی سازان بۆ نمونە لەسەر پرسی دەستور ئێستا جەنابەت ڕادگەیان کە سازان بکرێت بەڵام پێش ڕاپرسی لەسەر دەستور بەڵام دکتۆر کەمالیاڵی ئەو سازانی کە دەکرێت پاش ڕاپرسی بکرێت سازان یعنی تعدیلاتەکە بکرێت تۆ ئەگە گوێ باش بگری سازان یعنی ڕێککەوتن لەسەر ئەوەی چۆنی بکەیت ئەگەر ڕێککەوتین هەمومان ڕێککەوتین لەسەر ئەوەی پێش ڕاپرسی بیکەین ئەوە بکەین ئەگەر ڕێککەوتین لە ناو پەرلەمان دوای ڕاپرسی بیکەین ئەو کردمان ئەگەر ڕێککەوتین زەمینەیەکی بۆ بکەین ینی پاشکۆیەکی بۆ بکەین لەسەر ئەم خاڵەوە ئەم خاڵە گۆڕانکاری بزە یعنی ئەم پێم وایە ئەگەر ئێمە سازان بکەین سازان مەجالێکی زۆر فراوان لە بەردەم مشەڕع دادنێ احتیمالاتی کە دێ دەتوانانی دەنج بوو لە من سوالێک کەشم مەسلەی تریشەیە من پێم وایە مەکە باسی یاسا دەکەین باسی پرۆسەی کە دەستوری پێدا ڕۆیشتە دەکەین ئەگەر دیسان دەڵێمەوە ئەگەر ئەو یاسایەکە وشک ناتوانێت تەفاعل بکە لەگەڵ کۆمەلگای ئێمە ناتوانێت کۆمەلگای ئێمە کۆ بکاتەوە خۆ یاسا منەزەل نییە لە ئاسمانەوە ئەم پەرلەمانەدانی ئەو پەرلەمانشتوانی پێدا بچێتەوە ئێمە لەو مەرحەلەیە پێویستمان بە کۆدەنگی هەیە پێویستمان بە یەکێتی ڕێزەکانی گەلەکەمان هەیە و دەستور هاتنی دەستور دەی بەهێزمان کە کۆمان کاتەوە تەبێ ئەمە ناتوانین دەرگە لە ماڵی خەڵک بدەین بڵێن توڕی چییە ئیلە لە کاتی دانی بە ڕێفەراندۆم نەبی بەڵام ئێستا ئەکسێرەتی خەڵکی ئێمە دەنجی داوە بەو حیزبانە زۆر سپاس دەشمە ناوبڕێک ئازیزان ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان